والله من إسماعيل محمد زادمة خەڵکی ئاوایی گەزگەزکی پیران سەر بە شاری پیرانشارم ماوەی تقریبا 25 ساڵێکە کاری هەرسی بڕینەوەی داران دەکەم سێوێ. دارێ سێوێ ئەگەر سێو لێکراوە دوای لێکردنەوەی تقریبا نەگە هات بێگەڵاکەی بوەری دەست بە بڕینەوەی دارەکان دەکەین هەتا بەهارێ دەوروبەری نەورۆزێ سێزدە بەدەرێ. وەڵا داری سێوێ و قەیسی و جێلاس و هوڵ و ئەلحانجوێز و ترێ و هەموو هەرس دەکرێن. ئای هەڵپاسینەکە قازانجی زۆرە بۆ دارەکە ئەگە دارەکە هەرسینەکەی نەیبڕێەوە پیر دەبیت حمری کەم دەبیت هەروە ئەو بەرهەمەی کە هەیتی بەرهەمەکەی جوان نابیت بەرهەمەکەی ئەو جورێک کە پێویستە گەورە نابیت بەرەکەشی چووکە دەبیت بەرەکەی جوان نابیت دەبی حتمما هەرسکرێ بۆی کە بەرەکی جوان و ڕێک و پێکیابی. جاری وا دەستن دەسن لاقن دەسن دەرێ وڵات چون کارەکە دە فەسڵی سەرمادا بەرێوەڵا ناڕەحەتیشی هەیە بەڵام مەزورین دەیکەین. وەلی ئێمە زۆرتر ئەمە دەگەڵ عەبدوڵای برام دوو بە دوو بە کۆنترات کارە دەکەین زۆرتر دەنا ئەکسەرین خەڵک بە عام بە ڕۆژ کارە دەکەن. وردەکارێکی ئەوەیە دارەکە دەبی تەنک بکرێت دەبی چوونە سەری ڕاحەت بی بتوانانی بچێ سەری تێیدا هەڵسوڕی تاوی جوان بگاتە هەموو لیکەکانی هەوای لێدات ئەگەر ئەوا لە بەربڵاو بی جوانبی ئەوە میوەکەی جوانتر دەبیت. بۆیە بەعسە جارێک دەبینی بە مشاریلکی گەوری لێ دەبڕین بۆی کە دارەکە ئاوڵە بیتەوە. ساری سێوێ هەرگە چەقان لە ساڵی ئەوەڕە دەبی هەرسکرێت لە ساڵی ئەوەڕە هەرسکرێت پایەگوزاری بکەی فۆرمی بدەیت لە ساڵی ئەوەڕە وەک منداڵی پەروەردەیکەی. ئەرێوەڵا ئیسکلێتێکی جوانی بۆ دەرێنی. شاگردن زۆر هەبوونە ئەلحان هەموویان بوونتە وەستا و هەموویان بوونتە سەردەستا. ئەرێوەڵا ئەڵبەتە ئەمن دەبی ئیشارە بە ئەوانەی بکەمەوە وەستایی کە من فێری کردومە کاک عەبدوڵا فەقێنەبی کە پیاوەکی زۆر بە تەجروبەیە ئەو کاتێک کە من چوومەکنی ئەو 20 ساڵ بۆ کاری دەکرد یعنی لە شاری پیرانشاری قسەی ئەوەڵ دەکات هەم بۆ تەجروبەی هەم بۆ شارەزاییە. هەرێوەڵا جێخۆتی شارڕی پێ بکەم دەستخۆشی لێ بکەمە لێرەوە. ئەلحانە دارە ئەوە تولەی ئەو ساڵێتی ئمە پتر کار لەسەر تولەی ساڵێ دەکەین ئەوە تولەی ساڵێتی ئەو جوورێک کەمە هەرسی دەکەین پتر کار لەسەر تولەی ساڵێ دەکەین ئەوەی کە بۆ دیوی ژوورێ لێ دەدەین ئەوی دیوی دەرێ بۆ دیێڵینەوە ئەوانە مەخسوسی بەریان پێ دەڵن ئەوە خەزێنەی دارێنە بەر ئەباوانەوە دێت عەندی قەتێ بکە ئەوانە گوڵی دارێنە ئەگە بێ حتا نزیێکشی کەیەوە ئەوانە گوڵی دارێنە ئەوە پاژماوەیەکی دیکە دەپوشکی دەبیتە گوڵ گوڵەکەش دوا دەبیتە سێو پتر کار لەسەر ئەو تولەی دەکەینەمە وەلی بۆ بڵاوکردنەکەشی دەبینی ساڵی وە حاوە دێرەدا ئەو دوولکارە ئەو سێلکارە لێک جوداکەیەوە ئەوەی دین نێرە جودای دەکەینەوە بۆی کە پتر بتوانانی ئاوەڵە بیتەوە تاویەکەین. دەنا ئەکسەرەن کارەکەی هەرسی سێوێ لەسەر ئەو تولەی دەکرێت ئەو تولەی لێ دەکەینەوە ئەوە تولەی ساڵێ. ئەوەی دیکەش ئەوەی دەونێەوەیدا بەرەکەیە بەر ئاباوانەوە دێن ئەوانە مەخسوسی بەرینە. ئەرێوەڵا ئەوە کارەکەیە. ساڵان بە مەقەسی دەستین لێدەدا فشارن زۆر بۆ دەستی داات ئەمە الحەمدوللا شکر بۆ خودای ئەوە چەند ساڵێکە چینە و مەقەسەی بۆ لێداهین ئەرێوەڵای عساندوینێتەوە ماڵی ئاوەدان بێ. ئەرێوەڵای ماشەڵڵا کارەکە بێحەد خۆشە کارەکەی زۆر بۆ ئاسان کردینە.
ئەوە زوری کارەکەن ئەوە لێ